بارد لیلی الله سوای نارا هرای با جوهنه سیل قوچانه هرای با جوهنه سیل قوچانه نسترن ابوالحسن زاده قوچانی ناوم نسترن ابوالحسن زاده قوچانیە ساڵی 1983 لە شاری مەشهەد لەدایک بووم بەڵام لە شاری قوچان گەورە بووم باوکم فارس و دایکم کوردە لە بنەماڵەیەکی موزیک ژەندا لەدایک بووم و دەکرێت بڵێم هەر لە سەرەتای بوونمەوە بە دەنگی موزیک ڕاهاتوم با موسیقی متولد شدم چون نچیان یا درک هاتی بای 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 الله چون نچیان حواله چون نچیان شیرینه چون نچیان یا 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 دلم ببی آه این بدیه یا درک هاتی بای 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 الله زون نچیان حواله زون نچیان شیرینه زون نچیان یا 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 پدرم تار میزد هر کدوم از عمام یک ساز باوکم تاری دەژەنی مامەکانیشم هەریەکەیان ئامێریکیان دەژەنی ساڵی 1964 کاتێک مامۆستا شەجاریان هاتوچۆی قوچانی دەکرد باوکم شانازی بۆ دەکرد کە خۆی و براکانی لەگەڵی ئامێریان ژەنیوە هۆکاری ئەوە کە ڕوم کردە میوزیکی کوردی ئەوەیە کە دایکم کووردە کاتێک باوکم ئامێری دەژەنی و من گوێم لە میوزیکەکەی دەبوو لە کاتی خەوتندا لام سەرنج ڕاکێش بوو دایکیشم هەندێک لایلایی لەگەڵ میوزیکەکە بۆ دەگوتم کنار این موسیقی میخوند برای من زمانی که میخوابیدم که خیلی برام جالب بود لیژ دست دل خارازارم لیژ دست دل حواله از لالایی های مادرم لایلایەکانی دایکم وایان کرد عاشقی میوزیکی کورمانجی ببم و دەستم کرد بە فێربوونی لایلایەکان و مەقامەکانی میوزیکی باکووری خۆراسان خلق لمن ایو مگرن مشکل کارن کاریدل تا شاری قوچان دانیشتوی کوردی زۆرە و گەلێک لە مامۆستایانی میوزیکی کوردی لەوێن سەرەتا کە دەستم پێ کرد هەڵە و کێشەم زۆر بوو بەڵام لەبەرەوەی لەو کۆمەڵە ژنانە بووین کە لەوێ دەستمان کرد بە گۆرانی گوتن پێشوازیەکی باشمان لێکرا و لەبەرەوەش کە بنەماڵی باوکم گشتیان خەرێکی میوزیک بوون ڕێزێکی زۆریان لێ دەگرتین پاشان زیاتر تێدا شارەزا بووم و ئەم پرۆسەیە هەروە بەردەوام بوو تاوەکو کاتێک گەیشتمە تەمەنێک هەستم کرد پێویستە میوزیک و بەرهەمەکانم پێشکەش بکرێ و ببیسترێ سەرەتا لە فێستیڤاڵە بچووکەکانەوە دەستم پێ کرد کە تایبەت بوون بە بەڕێوەبەرەتی پەروەردە و فێرکردن هەڵبەت هەمیشە پلەی باشم دەهێنایەوە پاشان جارجار بەشداری فێستیڤاڵ و کێبڕکەکانی ئاستی وڵاتی ئێرانم دەکرد و گروپی میوزیکی هەرایم دامەزران سفیدیه علله صبح سارگه آخ درد یاره علله لمه کارگه آخ چومه چیان علله چیا سارگه آخ بازم مالان دیسانه مالا بارگه تا گلت نوه علله بول بول ناخینه علله بول بول ناخینه دیسانه بول بول ناخینه دیسانه بول بول ناخینه آره یه لحظه این یکی رو کنم تمام برسیم بالای تو بزن
استارتو میخوای اوورتورشو میخوای؟ آره یعنی استارت آره، بریم، اولو بریم، بگو. حالا فقط آخر اوورتورم بگین چجوری تموم میشه. هنوز بعد مونده. نظر دوست دارم. دریا و دریاچه تو دریا و دریاچه بیقرار و بیقرار گرفتار گوشه دسته لمن عیب مگیرین به من ایرادی نگیرید مشکل کاری دل مشکل اگر هست کار دل من چل قطر نیرون میان یعنی میگه 40 قطار شطور ماده رو میگه 40 قطار اگه شطور ماده بیار ناکشینن بار دل یعنی بار دل منو نمیتونن بکشن. ڕێبەندانی ساڵی 2023 بۆ خوێندن لە بەشی پەروەردە و فێرکردن بۆ زانکۆی فێرکاری مامۆستایانی شەهید هاشمی نەژاد قوبوڵ کرا. قبول شدم. قۆناغی خوێندنی ئێمە 2 ساڵ بوو. ڕێبەندانی ساڵی 2005 خوێندن کۆتایی هات و گەڕامەوە شاری قوچان بۆ خزمەت لا بەڕێوەبەرەتی پەروەردەدا. چەندین هاوڕێم هەبوو کە دووتاریان دەژێنی و هەمیشە بەیەکەوە گروپی گۆرانی تێکرایی یا گروپی سرودی قوتابخانەکانمان هەبوو. ساڵی 2005 کە گەڕامەوە قوچان نزیک 23 ژەنیاری دووتاری هاوتەمەنی خۆم لەوێ خەریکی کار بوون و بنەماڵەکانیان زۆریان حەز دەکرد لە شوێنێکی تایبەت بە ژنان ئامێر بژەنن. یەکەم جار لەوێ بوو کە ئەم بیرۆکەیە هاتە مێشکمەوە کە خۆم گروپێک پێک بهێنم و دەست بەکار بین. ساڵی 2005 گروپێکی گەورەم لە قوچان دامەزراند. ناوێکی تایبەتی نەبوو. هەمومان لە دەوری یەک کۆ دەبووینەوە و ئامێرمان دەژەنی و هەفتەی جارێک 2 جار بەڕێوەبەراتی فەرهەنگ و ئیرشادی قوچان شوێنێکیان پێدەداین و لەگەڵ کچەکان لەوێ کۆ دەبووینەوە و ڕاهێنانمان دەکرد. یەکەم جار فێستیڤالێک لە شاری سنە بەڕێوە چوو بە ناوی دەنگ و نەغمەڕە زەویەکان. لەم فێستیڤالەدا هەر گروپێک دەکرات تاوەکو 5 ئەندامی بانگهێشت بکرێت. گروپی ئێمە خۆم بووم و 23 هاوڕێم. هەمووانیش خوازیاری ئەوە بوون کار بکەن و ببینرێن. من چیم کرد؟ هاتم 5 جیام کردنەوە. گروپێک ناوینرا دۆرنا، گروپێکی دیکە ئارسکای، گروپێک ناوی بوو بە گوزەل، گروپێکیش بە ناوی هەرای. پێم گوتن لەبەرەوەی بانگهێشت هەڵبژاردن بۆ فێستیڤالەکە بەدەست من نییە، هەر گروپێک کە هەڵبژێردرا ئەوە منیش لەگەڵ ئەو گروپە دەڕۆمەسنە. گروپەکەمان لەوێ پێکێنا لەگەڵ ژەنیارێکی پێرکاشن و ئەو گروپەش بانگهێشتی سنەکرا. بەم شێوەیە ساڵی 2010 گروپی هەرایمان دامەزران. هەڵبەت پێشتر ئێمە گروپێکی گەورە بووین بەڵام ئەم جارە بە شێوەی پرۆفیشناڵتر.
لەوێ پێی دووەممان هێنایەوە بە خاڵم دەنەهات لە بەدەست بهێنین و براوە بین تەنیا مەبەستمانە بەشاریەوە بوو شتێک فێربین و تازەوە بارودۆخی کێبڕکێ ئەزمون بکەین. هیئت داوران تندیس جشنواره دەستەی دادوەران خەڵاتی ڕێزلێنان و بڕی 6 ملیۆن ریال پێشکەش دەکات بە گروپی هەرای لە قوچانەوە. از کوچان به سرپرستی سرکار خانم نصرن ابوالحسن زاده وقتی که ما رو صدا زدن رو سن کاتێک ناوی ئێمەیان خوێندەوە تا بچینە سەر تەختەی شانۆ و خەڵاتی پلەی دووهەم وەرگرین باوەڕم نەدەکرد. دەست و پێم دەلەرزین و کەوتبوومە پێکەنین. پاشان چووم دەستی مامۆستا پۆرنازری ماچ بکەم بەڕێزیان وتیان پێشتر لە خۆراسان خانمێکی کورت هەبووە بە ناوی بانو شیروانی و لە رادیۆی خۆراسان گەلێک لە ئاوازە جوانەکانی خوێندووە. هێشتا لە ڕیز و پلەی ئەو خانمەدانین بەڵام لەبەرەوەی خەڵکی قوچانیت من نازناوی بانو قوچانیت پێدەبەخشم. بەم شێوەیە لە ڕووی لوتف و گەورەی مامۆستاکەی خسرە و پۆرنازری بوومە بانو قوچانی. جوونای قلعه روز نوالم ریز آواز گشادر بال و پرها همه صدای پروا لیل و شمشیر نقره کن شیر بیش زار شیر بیقراره لیل و شمشیر نقره کن شیر بیش زار شیر بیقراره. ناوم ئەکرەم ئیبراهیم زادەیە لە تەمەنی 12 ساڵانەوە دەستم بە ژەنین کردووە و ئێستاش 25 ساڵانم. 12 بۆ 13 ساڵە میوزیک دەژەنم. خانمی قوچانی لە پۆلی یەکەمی ناوەندی مامۆستان بوو. سەرەتا لە گروپەکەیدا گۆرانیم دەگوت. پاشان هانی دام میوزیک بژەنم و لەو کاتەوە بوومە ژەنیاری دووتار لە گروپەکەیدا. دواتر کە گروپی هەرای دامەزرا منیش یەک لە ژەنیارەکانی ئەم گروپە بووم. فاطمه رمضانی هستم، نوازنده دایره گروه موسیقی ناوم فاتمە ڕەمەزانیە لە تەمەنی 12 ساڵانەوە چوومە گروپی قوتابیانی خانمی ئەبوولحەسەن زادە و پاشانیش درێژەم پێدا و توانیم بچمە گروپەکەی خۆیانەوە و هاوکاریان بم. وارد گروه خودشون بشم و در کنارشون همکاری داشته باشم. بعد شما میزنید؟ بعد شما میزنید؟ من میخونم از یارم سالی که استخدام آموزش پرورش ئەو ساڵی لە بەڕێوەبەرەتی پەروەردەدا مەزرام ساڵەکانی سەرەتا تەنیا مامۆستای وانی هونەر بووم لەگەڵەویشدا منداڵەکانم فێری میوزیک دەکرد و هانم دەدان ئامێر بژەنن بە تایبەت دووتار و کەمانچە کە ئامێری خۆجێی ناوچەی خۆراسانن هەروەها ئامێری ڕیتمی وەک دایرە و دەهۆڵ. ورمدا بەخۆم کار قوتابیەک حەز بکە میوزیک فێر ببێت فێری بکەم. لاشم گرنگ نەبوو لە چ ڕەگەز و نەژادێکە وتم ئەگەر کەسێک حەزی لێ بێت چ فارز بێ و چ تورک یان کورد فێری دەکەم. تەنانەت قوتابی ئەفغانیشم هەبوو، قوتابی تاجیکم هەبوو، قوتابی بەلوچم هەبوو کە لەو قوتابخانەی وانم لێ دەگوتەوە دایان خوێند و حەزیان دەکرد میوزیک فێر ببن. دەستم پێکرد و سەرەتا گروپی سرودماندانە. چی داغه؟ بیا زود زود آخه دستم بریده ولی مرغ ترشه. به به چه کرده ابوالحسن زاده ماشاءالله ابوالحسن زاده با تعریف زمینی که رسمی مینیبوس گرفتی مینیبوس اومد خراب شد وسط راهش. ناوم غەزالە عەلی مقدەمە لە تەمەنی 7 ساڵیەوە میوزیک دەژەنم ئێستا نزیکەی 15 ساڵە ژەنیاری دووتارم. میوزیکی کوردی لام زۆر خۆشەویستە و ئارامیم پێدەبەخشێت.
هەر بۆیەش ئەو میوزیکەم هەڵبژارد و ئەم ڕێگەیم گرتەبەر هەرچەند لە زمانەکە تێناگەم بەڵام ئەو هۆنرا و ئاوازانی دەیانژنم و دەیان خوێنم هەوڵ دەدەم ماناکانیان بدۆزمەوە هەمیشە لەلام بووە لە دژواریەکانی ژیانمدا لە دڵە ڕاوکێ و ئاڵۆزیدا درێژەی پێدەدەم چونکە من تەنیا بە میوزیکە ئارام دەمەوە. ئەو ئازیزانی ئێستا لە گروپەکەمدان جگە لە خانمی گوڵ محەممەدیان کە لە هاوڕێیانی خۆمە هەمووان لام فێر دەبن و قوتابی من. خانمی ئیبراهیم زادە هەروەک لە قسەکانیدا ئاماژی پێکرد کاتێک کاتە لام پۆلی یەکەمی ناوەندی بوو. خانمی ڕەمەزانی یەکەمی ناوەندی بوو. خانمی تەعالی مقدم قوتابی سەرەتایی بوو. ئەمانە گشتیان خوێندکاری من بوون کە بۆ فێرکاری میوزیک دەچوومە قوتابخانەکانیان و لەوێ تێکەڵمان دەبوون. مبینا گل محمدیان هستم. ناوم مبینا گل محەممەدیانە ماوەی 10 ساڵە دەفتەژەنم. کاتێک لە گروپی هەراییدا دەفتەژەنم یان گۆرانی دەڵێم لەگەڵ ئەندامانی دیکە ئاوازەکە دەڵێمەوە لەگەڵ خانمی قوچانی. حەز دەکەم لە ماڵی دووهەمی خۆمدا. زیاتر لە 20 فێستیڤاڵی نێوخۆی وڵاتدا بەشدار بووین و زۆربەی جارەکان پلەی یەکەممان هێناوەتەوە. کاتێک فێستیڤاڵەکانی دەرەوەی وڵات دەستی پێکرد لە توێی گروپێکی گەورەیدا تاوەکو 12 کەسیدا دەڕۆیشتین. پاشان وردە وردە کەم بووینەوە بە تایبەت کاتێک بانگهێشتی وڵاتانی ناوچەی شینگن دەکراین وەک ئەڵمانیا و هۆڵندا و فەڕەنسا و ئیسپانیا کە کەسانێکی کەمتریان دەویست و خەرجێکی زۆریشی هەبوو. بەشێکی زۆری خەرجیەکان لەسەر شانی خۆمان بوو. تاوەکو ئێستاوە بزانم لە 15 یان 16 وڵاتدا میوزیکمان پێشکەش کردووە و لە هەندێک وڵاتیش زیاتر لە جارێک. بۆ نمونە هەرێمی کوردستان ئەمە سێهەمین جار بۆ بچە. خیلی دوست داشتم و اینکه اینجا هستم خیلی خوشحالم. خیلی نه تنها زۆر حەزم دەکرد بێم و ئێستا زۆر دڵخۆشم کە لێرم نەکەر من بەڵکو هەموو ئەندامانی دیکەی گروپەکەش دڵخۆشن لەبەرەوەی هەم فێستیڤاڵەکە گەورەیە و ڕێک و پێکە هەمیش ئێمە لێرە هەست بە غەریبی ناکەین. ئامانجی من وەک هەموو کوردێکە خاوەن ئەم ڕەسەنیەتەیە ئەم فەرهەنگیان لەسەر شانە ناساندنی فەرهەنگ و دابوونەریت و میوزیکی خۆم بە کوردەکانی دیکە بوو کە ئەوانیش بەشێکن لە ئێمە.
یکی از مشکلاتی که از قدیم داشتم هنوزم دارم و باش دست و پنجه یەک لەو کێشانەی لە کۆنەوە و هێشتا شەر لەگەڵمەوە پێوەی گیرۆدەم هەندێک ڕەخنەگری ناداتپەروەر هەن کە هەمیشە دەڵێن گروپی هەرای کوردنین و لاسایی کوردەکان دەکەنەوە. من بە من ناڕەحەت نابم چونکە ئامانجە مشتێکی دیکەیە و بۆ ئەم ناوە و بۆ ئەم گروپا گیانم داناوە. ڕەنگە نەتوانم کوردی باش بڵێم، بەڵام لە دایکێکی کورد بووم و خەڵکی خۆراسانم و لە خۆراسان کەس ناتوانێ بڵێ تۆ کوردنیت و نابێ موزیکی کوردی بخوێنیت. بۆچی؟ حاج قوربان سولەیمانی تورک بوو، مامۆستا یەگانە تورکە، مامۆستا ئەڵمەجووقی تورکە، بەڵام ئەمانە گشتیان بەخشیەکانی خۆراسانن کە هەموو مەقامەکان دەژەنن، چ کوردی بێ، چ تورکی، چ ئەوانەش کە ئاوازی فارسین. کەس ناتوانێت پێیان بڵێ چونکە کوردنین بۆتان نییە کوردی بخوێنن. ئێستا من کە تەنانەت دایکم کووردە 50% مافی ئەوەم هەیەم کارە بکەم. دنیا بەمێ سازگار نەبووی دڵێ بیچارە منال، دنیا بەمێ سازگار نەبووی دڵێ بیچارە منال، روزگارم نبوی دل بیچاره منال، روزگار نبوی دل بیچاره منال، لله دل بیچاره منال، دلا جکس مککی نه دل بیچاره منال، دلا جکس مککی نه دل بیچاره منال. هەرا بەمانای هاواری بەرزە و گروپی مۆسیقای هەرای واتە دەنگی بەرزی خانمە کوردەکانی خۆراسان. ای همه آمده یوم لیل تو هم گفتی میایی، به وقت انتظارم پاروی چشمم مزر، لیل پاروی چشمم مزری. بانو قوچانی از کرد کرمانجه با افتخار. ترنقلا و سرمنو، ترنقلا و سرمنو، هنگا غریب دب دوتا و غرا که همزمانه، جا غریبان چه انتظار، جا هر هزار کلمه را یک آینه در ایمنه، دیسا مگر دردک آشنه هنگ قریبی بخینه، وایله منو لحاله من فلک اگری لحاله من، وایله منو لحاله من فلک اگری لحاله من، زانم رویه که بمره کس سر مزاره، زانم رویه که